بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر قەیرانەکانی نێوان هەرێم و بەغداد هەروە ئاڵۆزیەکان تایبەت بە ململانی ئێران و ئەمریکا لەسەر عێراق و ێرش بۆ سەر بنکەکانی ئەمریکا و وەڵامی چاوەڕوانکراوی ئەمریکا بۆ ئەو گروپانەی کە هێرشیان کردە سەر بنکەی تەنەف لە سێگۆشەی سنووری عێراق سووریا ئەردن. هەروە سیاسەتی ئەمریکا ئێستا تێڕوانینی بۆ پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و بۆ ئاسی ناوچەکەش ئەم پرسانە لەگەڵ بەڕێز سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری پێشووی عێراق هەروە توێژەر لە ئەنجومەنی ئەتڵەسی ئەمریکی لە واشنگتن تاوتوێ دەکەین کە بەڕێزیان لە واشنگتۆنەوە لەگەڵمانە. کاک سەرکەوت سوپاسی ئامادەبوون دەکەین بەر لەوەی بچینە سەر ئەو ئاڵۆزی کە هەیە لە بینی ئێران و ئەمریکا و گروپە چەکدارەکان لە پەیوەست بە قەیرانی موچەوە دەست پێ بکەین و قەیرانی ئەو قەیرانی موچە و نەوت و کێشانێک کە لە بینی هەرێم و بەغداد هەیە بەڕێز پێشتر لە عێراق کار کردووە پێشبین دەکرێت ئەم ساڵێکی جیاواز بێ و کێشەکان بەرە و چارەسەر بڕۆن. سڵاوتان لێ بێت سپاس کاک حەکیم بۆ ئەو دەرفەتە. طبعاً کێشەکانی بینی هەرێم و بەغدا و بە تایبەت دیاریکراوی کێشەی موچە پێوەستە بە خاڵێکی جەوهریەوە کە لە 2014 تاوەکو ئێستا و خاڵە هەر بەردەوام بە مەسەلەی نەوتە. پێشتر ڕاستە بە شێوەیەکی فەرمی حکومەتی هەرێم نەوتی ئەفرۆشت و نەوتەکەی ڕادەستی عێراق ناکات. ئێستا کە بە یاسایی لی قەدەغە کراوە بە نایاسایی نەوتفرۆشتن بەردەوامە، بەڵام دیسانەوە نەوتەکە تەسلیمی حکومەتی عێراقی ناکات. بە هەر بیانویەک بێ، بە بیانووی کرێی کۆمپانیاکان بێت، بە بیانووی کەمی ئەو پارەی کە عێراق ئامادەیە بیا بە کۆمپانیا بیانەکان، ئەوانە کۆمەڵێکی تەکنیکین، بەڵام بەشێکی زۆری حکومەتی هەرێم بە تایبەتیش کە پارتی دیموکراتی کوردستان بڕیار بەدەستە لە بابەتی مەلەفی نەوتە مەبەستی نییە ئەم مەلەفە دەستنی عێراقکەوە کێشەی کات زیاتر ئیش لەسەر کوشتنی کات ئەکا و بەدوای چارەسەرا ناگەڕێ لەبەرەوەی دۆخی هەرێمی کوردستانەوە و فشارانەی کە لە شەقامی هەرێمی کوردستان هەیە جگەر لە مامۆستایانی ناڕازی و فەرمانبەران هیچ فشارێکی ئەوتۆی ئەوەی کە پێوتر ئۆپۆزیسیۆن ئەوەی کە پێشووتر ئێمە هاوڕێیانمان لە بەغدا هەبوو هاوپەیمانی هیوان نییە و جوودی نییە لە بەغدایە و لە هەرێمی کوردستانیشا لاوازە دەنگەکان زۆر لاوازن. بۆیە پارتی دیموکراتی کوردستان هەتا بەدوای ئەوەی کە بۆی بکرێ کات زیاتر ئەکوژێت تاوەکو حکومەتی عێراقی گەیەنتە ئەو کاتەی ئەو حەدەی کە ڕێگەی پێبدا نەوت بفرۆشێتەوە یان دەرفەتێکی پێبدا بەرژەوەندەکانی لە مەلەفی نەوتی هەرێمە بوەستێتەوە. لەبەرەوە کێشەی سەرەکیەکە کە نەوت بۆ لە 2014 تاوەکو ئێستا کێشە ماوە، خەڵک باس دەوەکە کە محکەمەی اتحادی دایخستووە مەلەفە ڕاستە، بەڵام ئێستا بە قاچاق بە پێی زانیاریەکانی ئێمە و ئەوەی کە لە سۆمۆ و لە هەندێک ناوەندی SNP گلۆبالیش بڵاوکرێتەوە حکومەتی هەرێم بەردەوامە لە فرۆشتنی نەوت بە شێوەی ناڕاستە و خۆ بە شێوەی قاچاق بە شێوەی بەرمی لە نەوت و بە شێوەی نەفتا نەک نەوتی خاو ئەفرۆشتەوە بڕێکی زۆریش ئەفرۆشتەوەی کە هەندێک بزانەرەکان بازەوەکان ئەگاتە نزیکەی 200,000 بەرمیل، بەڵام دیار نییە، هیچ داهاتەکەی دیار نییە، نە بۆ موچەی فەرمانبەر سەرفەکرێن نە بۆ هیچ شتێک، ینی لە هیچ خەزانەی دەوڵەتیشا دیار نییە، وەزارەتی داراییش هیچ پارێکی نهاتە بەردەست. بۆیە ئەم بابەتی کێشەی موچە وەکو کێشەیەکی معلق لە عێراق ئەمێنێتەوە هەتا وەکو بارودۆخی سیاسی لە کوردستانە گۆڕانکاری پێێت حکومەتێکی هەرێمی شەرعی یەتەکایەوە کە بتوانێت لەگەڵ حکومەتی عێراقیە گفتوگۆ بکات، بتوان لەگەڵ حکومەتی عێراق گفتوگۆ بکات و مەلەفی نەوت بە فەرمی تەسلیمی سۆمۆ بکات بەبێ دروستکردنی بیان و بەبێ دروستکردنی لەمپەر. ئێستا لەمپەر هەیە، نەوت تەسلیمی عێراق نەکراوە جگەل لەو 50,000 بەرمیلەی کە بۆ پاڵەگەکانی عێراقی ئەنێڕێ. بۆیە چاوەڕوانەکە کێشەی موچە هەر بەم معلقیە بمێنێتەوە، بەم شێوازی ئێستا بمێنێتەوە، ئیلا ئەگەر تعدیلێکی کەم لە یاسای بودجەیە بکرێت بەشێک لە کێشەکان چارەسەرەکە، ڕەنگە وەکو ئێستا تاخیر نەبێت، بەڵام هێشتا کێشەی موچە بە معلقی منەوە هەموو کاتە لە بەردەم خەتەری بڕینایە لە بەغدا لەبەرەوەی مەلەفی ئەساسیەکە کە مەلەفی نەوتە تاوەکو ئێستا حەل نەکراوە. سەڵاتدارانی هەرێم بە دوای دادەگەڕێن بۆ پرسیینەوت جارێکی دیکەنەوە دوو فرۆشتنەوە ئەو دەرفەتە ماوە یاخودەوەی کە پێی وترا ینی هەناردەکردنەوە جارێکی لەیان دەسەڵاتدارانی هەرێمەوە کۆتایی پێات بە یەکجاری؟ ئەو دەرفەتە کە خۆیان ڕاستەوخۆ بە فەرمی بیفرۆشن لە بازاڕی جیهانیە و دەرفەتە کۆتایی هاتووە کاک حەکیم، بەڵام ئەوان بە دوای ئەوە ئەگەڕێن کە بارودۆخی عێراق بشڵەقێ کە ڕەنگە گفتوگۆکەی ئەم شەویشان بەشێکی لەوە بێت چاوەڕوانەکرێت گرژیەکانی بینی ئەمریکا و ئێران و گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران لە عێراقا
بەدوای ئەو دەرفەتا گەڕێن کە دەرفەتێکیان بۆ دروست بێت وەزعێک دروست بێت شلۆق لە بەغدا کە ناچار بێ بەغدا ناچار بێ ڕێگە بە ڕۆشنی نەوتی هەرێمدا خۆی لە ڕووی داراییەوە کاک حەکیم حکوومەتی عراقی قازانجێتی هەرێمی کوردستان خۆی نەوتەکە بفرۆشێت یعنی لە ئەگەر حسابی مەسەلەی بوجە بکەیت ئەگە حسابی مەسەلەی بوجە و دارایی بکەیت حکوومەتی عراقی قازانجێتی هەرێمی کوردستان نەوت خۆی بیفرۆشێ و داوای پشک لە عراق نەکا و طبعا پارتی دیموکراتی کوردستانیش ئەمەیەوێت چکم ئەمە سەیطرەی ئەم بەسەر هەموو داهاتی هەرێمی کوردستان هابێ و بەسەر داهاتی نەوتە نەک داهاتەکەی لە عراقەوە بێ و شەفاف بێ و هەموو خەڵکی هەرێمی کوردستان بیزانن هەموو میدیا بیزانێت کە بچەنێک لە بەغداوەیە ئەوان ئەو شەفافەتیان ناوێت بەڵام دەرفەتی فەرمی نەماوە دەرفەتی نافەرمی ماوە لە تێکچوونی زروفێک لە عراقا تێکچوونی بارودۆخی بەغدا بەدوای ئەو دەرفەتا گەڕن و کات ئەکوژن تاوەکو ئەو دەرفەتیان بدروستە بێ یان دۆخێک دروستە بێت لە بەغداوە کە حکوومەتی عراقی بڵێ بە فەرمی خۆم ئیفرۆشم بەڵام مەلەفەکە هەر بە یەکجاری لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە بمێنێ وەک بەشێکی زۆر بە پرسیارەتیەکانی دارە بوجە بخوێتەوە سەر هەرێمی کوردستان خۆی کە یەکێکە لە چارەسەرەکان لە بەغداوە باس ئەکرێت چونکە ئەمە لە قازان لە ڕووی داراییەوە لە قازانجی حکوومەتی عراقیە بەڵام لە قازانجی فەرمانبەران نییە ئەمە هۆکاری ئەمەش ئەم بەردەوامی ئەم بابەتە ئەوەیە کە هێزی بەدیل نییە کە گوشاری ئۆپۆزیسیۆن نییە گوشارێکی بەهێز نییە لە ساحەی هەرێمی کوردستانە کە بتوانێت پارتی دیموکراتی کوردستان ناچار بۆ ڕێککەوتن بکات لەگەڵ بەغدا و ناچار بۆ کە مەلەفی نەوت یەکجاری چارەسەر بکات لەگەڵ بەغدایە کە بەس نایێت چارەسەر کاک سەرکەوت ئەو دەرفەتەی کە زۆر جاهندێک توێژەر باز لەوەکەن 2024 بۆ عێراق ساڵێکی خراپە ئەگەری شەڕ و پێکدەدان هەیە ئەو گرەوکردن لەسەر ئاڵۆزەکانی بەغداد بۆ فرۆشتنەوەی نەوت چۆن ئەمە بڵین ئەمە هەر هەمان ئەو گرەوەی پێشووە کە لە سەردەمی داعشا کرا و هەمان ئەو گرەوەیە کە لە سەردەمی ڕەفراندۆما کرامانە هەڵان خوێندنەوەی هەڵەیە حسابکردن بۆی کە عێراق کۆتایی پێ دابش ئەکرێ ئەمانە کۆمەڵە چیرۆکن هەندێ خەڵکە باوەڕن بە موامەرە نەزەری موامەرە هەیە و هەندێک خەیاڵە ڕەنگە خەیاڵی با بڵێن حرەکاتی زایۆنیزم بێکە لە شەرقی ئەوسەتا بڵاوێکاتەوە بۆ تێکدانی بۆ تێکچوونی ئەو ناوچەیە بەس ئەمە ڕوونایە ئەمە ئەگەرێکی زۆر دوورە ڕوونایە ئاڵۆزی ڕوئەیە حکوومەتی عراق لاوازە بەهێزتر ئەبێتەوە ئەنی ئەمانە هەمووی ئەگەرە لە ڕوبەڕووی ئاڵۆزی بینی ئەمریکا و ئێران کاریگەری زۆر لەسەر عراقەکە بەڵام حکوومەتی عراقی نابگاتە ئەو مستەجارێکی تر ئەو دۆخە دروست نابێتەوە کە حکوومەتی عراقی سەیطرە لەدەستدات و بتوان هەرێمی کوردستان بتوانێت خۆی نەوت بفرۆشێت چارەسەر ئەوەیە کە لەگەڵ بەغدا بەیەکەوە و پێگەی کورد لە بەغدا بەهێز بکرێ و لەگەڵ بەغدا بەیەکەوە ئەم مەلەفە چارەسەر بکرێت چونکە نەوتی هەرێمی کوردستانش کاک حەکیم خەڵکی هەرێمی کوردستان ڕەنگەوە نەزانن نەوتی هەرێمی کوردستان تا 2030 بەشێکی زۆری لە بەرهەمهێنان ئەوەستێت یا کولفەی ئەوەندە زیاد دەبێت کە ناتوانانی بەرهەمی بێنین تەنها ئەو کێڵگانە ئەمێنە کە لە نزیکی ئەو کێڵگەی زاخۆ لەگەڵ ئەو کێڵگەی کە لە نزیکی کەرکووکە کە ئەویش ناوچەی جێراکۆکەکانە حکوومەت عراقی چاوی لەسەرەتی کە وەریگرێتەوە لە هەرێمی کوردستان کەەوە تقریبا نزیک لە 150 نەوتی هەرێمی کوردستانە کە لە خوڕمەڵەیە باشە سەبارەت بەوەی کە ئێستا پرسێک هەیە ئەوەی کە ڕاستەوە خۆ داواکاریە موچە بدرێت لە بەغداوە و باز لە هەوڵێکی لایەنە شیعەکانیش دەکرێت بەوەی کە موچە ڕاستە و خۆ بدەن پێ دوایە ئەمە سەر بگرێەوە ئەگەر سەر بگرێت لە قازانجی موچەخۆرانە ئەگە سەر بگرێت لە قازانجی موچەخۆرانە ئەم بابەتە بڕچاوەڕی بڕیارێکی دادگای ئیتیحادیەکە بەڵام دیسانەوە لەمپەرێکەیە وەکو چۆن مەلەفی نەوت تەکنیکیەکەی لە دەستی حکوومەتی هەرێمایەوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە ئەتوانێت عرقەلە بۆ جێبەجێکردنی مەسەلەی ڕێکەوتی نەوت دروست بکە بابەتی موچەش بە هەمان شێوەیە مەلەفی فەرمانبەرانە لای حکوومەتی هەرێمی کوردستانە مەگەرەوەی کە بڕیار بن لە ئیدارەی ناوچەی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە ئەو مەلەفە تەسلیم بکەن کە من بە دووریە بینمەوە بکەن بە پێچەوانەوە حکوومەتی عراقی لە ئێستا ناچێتە ژێرباری ئەوەی ڕاستەخۆ خۆی بیە ئیلا بڕیارێکی محکەمەی ئیتیحادی کە ئەشکاتی مامۆسایان هەیە لە محکەمەی ئیتیحادی حکوومەتی عراق ناچار بەوە بکە کە فەرمانبەران هان بە لە بانکی TBI و بانکە فیدراڵەکانی تری عراق حسابی بانقی بکەنەوە مەلەفی فەرمانبەران لەوێ تەسلیم بکەن بە شێوەیەکی کاتی کە ئەمەش با بڵێن لە ڕووی لۆجیستیکیەوە قورسەوە بۆ وەزارەتی دارایی عراق زۆر زەحمەتە بەڵام بابەتێک نییە بڵێ جێبەجێ نابێت ناکرێت ئەگەر ئیرادەیەکی سیاسی لە بەغداوە هەبێ و ئەگەر فشارێکی جدی ئۆپۆزیسیۆن هەبوایە خۆی پێشوو هەبوو لە بەغداوە کە بە ئاڕاستی چارەسەرکردنی ئەم بابەتە بەڵام بڕیاری محکەمەی ئیتیحادی لە ڕەنگە چەند هەفتەی داهاتووە لە قازانجی مامۆستایان بێ بتوانێت کۆمەکیان بکات ئەم بابەتە نزیک کاتەوە لە جێبەجێکردن و نزیک کاتەوە لە ئەگەری جێبەجێکردنی نزیکتر بێتەوە ئێستا حکوومەتی عراقی بە دوای
چارەسەرێکە گەڕێکەری چارەسەری تعدیلکردنەوەی یاسای بودجەیە نەک ڕاستەوخۆ تێدانی بووچە کە من پێم وایە نەنا دەستوریە نە یاسایە تەنها لە ڕووی تەکنیکی و قورس ئەبێ بۆ حکوومەتی عراقی ئەم موچەیە ڕاستەخۆ بە فەرمانبەرامدا کە سەر بە حکوومەتێکی ترن لە ڕێی دەستورەوە سەر بە حکوومەتێکی ترن وەزارەتەکانی عراق چاودێری فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناکەن. باشە سەبارەت بە دادگای فیدراڵی ڕۆڵی زۆر بووە لە پرسی موچەوکەی بەڕێزت ئاماژت پێکرد لە مەسلەی نەوت پێشتر بڕیاریدا لە مەسلەی هەڵبژاردن چاوەڕێ کرێک شەمەی داهات و یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هۆکارەکەی چی ئەم ڕۆڵە بەرچاوی دادگا لێکەوتەکانیشی چی دادگای ئیتیحادی لە عراق لە 2023 کە دامەزراوە کە کاتی خۆی پریمەر دامەزراندووە هاوشێوەی دادگای دەستوری ئەمریکای کە یعنی لە مێژووی عراق کەمویانەیە هەتا لە شەرقی ئەوسەد تا کەمویانەیە کە دادگا یەک هەبێت دادگاکە سیاسی بێ و لە نزاعی بینی حکوومەتەکان نزاعی بینی دەسەڵات یاسادانان و بینی دەسەڵاتی جێبەجێکردن تەداخل کە ئەم مۆدلێکە لە غەربا هەیە زیاتر لە دیموکراسی غەربیا هەیە کە ئەمە لە عراق تا ڕادەیەک نامۆیە دادگایەک نۆکەس بڕیار لە هەندێکی کارەساز بن ئەکرێ هەندێک لە بڕیارەکانی لەق بێ هەندێک دیراسی دروست نەکرابێ بەڵام بەعام دادگای عادی ڕۆڵێکی ئیجابیە بینی حەکەمی سێمە لە بینی حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێم و لە بینی حکوومەتی اتحادی و حکوومەتە محەلیەکان یان پەرلەمان یان هاوڵاتیانی عراقی بەهرێمی کوردستانیشەوە لەگەڵ حکوومەتەکانیان کە تاکە دادگای ئەتوانن پەنای بۆ ببن کەیسەکانی تا جێبەجێکردن ئەمە ڕۆڵێکی ئیجابیە تاوەکو ئێستا توانیوتی ڕۆڵێکی گرنگ ببین یەکلاکەرەوە لەو مەلەفانەی کە بە معلقی ماونەتەوە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عراق و یان لە بینی حکوومەتی عراق و دەستگاکانی تری دەوڵەتی عراق بە حکوومەتە محەلیەکانی شەڵ ڕخنە هەیە تەمان داکەی بەڵام ئەم گۆڕانکاریە جدیە لە دادگایە و ئەم سەریعیە لە بڕیارە و گۆڕان لە ئەدای دادگاکە لە دوای 2021 دەست پێکا کە کاتە تعدیلی یاسای دادگای ئیتیحادی کرایەوە و پرۆسەی بڕیاردان تایە ئاسان کرا کە پێشتر پرۆسی بڕیاردان تیا زۆر قورس بوو ئاسان کرا لەوەی کە کەس ناتوانێت ڤیتۆی بڕیارەکان بکە بڕیارەکان بە کۆی دەنگ ئەدرێت ئەکرێ بە زۆری نەش بدرێت ئەگەر هەندێک لە دادوەر ئامادە نەبوون دانیشتەکە بەرداون دادوەری بەدیل هەیە ینی بە کار ئاسانی کراوە کە بڕیارەکان خێراتر بن کە عراق پێویستی بەوەیە کە هەندێک لەو بڕیارانە پێویستەکە بە خێرایی بدرێن نەکۆکو دادگای ئیتیحادی پێشوو کە بەهۆی پەککەوتنی و بەهۆی مەسەلەی ڤیتۆوە نەئەتوانرا بە ئاسانی بڕیاردن ئەمە چەکشێکی باشە لەسەر حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمیش و لەسەر دامودەزراکانی تری دەوڵەتی عراقی کە وڵاتیان بتوان شەکوای خوین لێ بکەن و ئینێکی ئیجابیە عاملێکی ئیجابیە لە پرۆسی دیموکراسی لە عراق. زۆر چاکە بینە سەر ئەوکو ئەمریکەکان ئێستا ئەو بەیاغدانیان هەیە بۆ پەیوەندەکانی هەرێم بەغدا وەکو پێشتر هەبوو یاخود تێڕوانی ئەمریکان بۆ پرسی نەوت بێ موچە بێ دیارە لە بینی هەرێم و بەغدا ئەمریکەکان لە دوای شەڕی داعش کۆتایهاتی شەڕی داعشەوە و لە دوای ڕێفراندۆمەوە پاشەکشەیەکی زۆریان کردووە لە دەستوەردان لە کاروباری ناوخۆی عراق و هەرێمی کوردستان جگەل لەو مەلەفانەی کە پێوەستی بە مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕینەوە هەیە بەعام لە عراق و هەرێمی کوردستان قسەی تیاکەن و لەسەر مەلەفی اقتصادی و مەلەفی ئەمنی مەلەفی بینی هەرێم و بەغدا تەنها هاندان هەیە حکوومەتی عراقی هەرنەجار لەلایەن حکوومەتی ئەمریکی و کۆنگرسەوە فشاری لێکرێکە بگاتە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستانە لەسەر مەلەفی نەوت و ئەوانە بەڵام وەکو پێویست ئەوە نییە حکوومەتی عراق حکوومەتی هەرێمی کوردستان پشت بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ببەسێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغدایە بەڵکو پێویستی بە هەموو جارە ئەمریکەکانش ئەوە دووبارەکەنەوە لەو کۆبوونەوانێک کە ئێمە لەگەڵ یانایەکەین لە وەزارەتی دەرەوە کۆنگرس کە هانی ئەوە دەن حکوومەتی هەرێم پێگەی خۆی کورد و حکوومەتی هەرێم پێگەی خۆی لە بەغدا بەهێزکە چونکە ئەمریکا پێویستی بەڕاستکردنەوەی باڵانسی هێزە لە عراقا لە بەغدایە نەک لە خەریکی شەڕی بینی هەولێر و بەغداوە ئەمە ئینەرژی خۆی کاتی خۆی لەما خەرج ناکات زیاتر بایەخی بەوەیە کە پێگەی هێزە سیاسی جیاوازەکان پێک هاتە سەرەکیەکانی عراق کوردستان و شیعە لە بەغدا بەهێز بکرێت تاوەکو بتوانێت باڵانسی هێز دروست کرێت بەڵام ئەو هەنگاوانەی هەرێمی کوردستان ئێستا ئینەوە پاشەکشە ئەکا لە بەغدا و تا ڕادەیەکی زۆر لاواز بووە لە بەغدا بەهۆی دەستەکانی خۆیانەوە ئەمە ئەو خاڵەیە کە ئەمریکەکان نیگەرانەکات لە پێگەی هەرێمی کوردستان پێگەی خۆی لاوازکرۆ لە پاشەکشەکردنەوە و احتیمادکردنە سەر واشنگتۆن یا احتیمادکردنە سەر ئەنقەرە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەو شتێک نییە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هانی بدا بەڵکو هانی بەهێزکردنی پێگەی کوردیان لە بەغدا ئەوە تاکە چارەسەریشە چارەسەری درێژخایان وەک ئاگاداریشن ماوەی پێشوو تا چەند تەقریرێک بڵاو بوویەوە کە دەقیقن هەتا هانی هێزەکانی
سووریا دیموکراتیات لە ڕۆژئاوا کە لەگەڵ دیمشق بکەونەوە گفتوگۆکردن وەکو حەلێک بۆ دروستکردنی ئیستیقرار لەو ناوچەیە بۆ هەرێمی کوردستان ئەمە زۆر زەڕوترە لەبەرەوەی چوارچێوەیەکی دەستوریمان هەیە واتوانێت هەرێمی کوردستان توانێت پێگەی خۆی لە عێراقا بەهێزکە بەوەش هەرێمی کوردستان بەهێزترە بێ نەک لاوااستر ببێ و ئەمە ئەو سیاسەتەیە کە واشنگتۆن تەبەنیەکە ئێستا بڵین تێڕوانێکی تایبەت بە کورد زات چ لە عێراق بێ چ لە سووریا بێ چ لە وڵاتانی دیکە بێ لە چوارچێوی ئەو دەوڵەتانەیە تایبەتمەندێک نییە بۆ کورد بەتابەتی ئێستا کە لە عێراق بڵین ئیدارەیەکی فیدراڵی هەیە لە سووریا دیفاکتۆیەک هەیە کاک حەکیم لێرە و لەوێ راپۆرت بڵاو بێتەوە لە ناوەندەکانی توێژینەوە لەوە یا لە هەندێک لە میدیاکان بەشێکی زۆری ئەو راپۆرتانە راپۆرتن بە زەبری لۆبی و پارەکراون راپۆرتی دقیق نین راپۆرتێک نین کە تعبیر لە بیرکردنەوەی سیاسەتی دامەزراوەکانی دەوڵەتی ئەمریکا بکە سیاسەتی دەرەوە دامەزراوەکانی هەواڵگری ئەمریکی بکەن ئەو زانیاریانە زۆرجار لە میدیای کوردیا بڵاوکرێتەوە لەو سەرچاوەکانیان ئەوانەی کە سپۆنسەری راپۆرتەکان بوونەوە یان ئەو کارە میدیایانە بوون ئەوانە بۆ خۆیان ئەجەندای جیاوازیان هەیە کۆمپانیەکانی چەکن کۆمپانیەکانی نەوتن یان هەندێک لەوانن ئێستا حالیان ئەو کۆمپانیانەی نەوت کە لە هەرێمی کوردستان کارەکەن لۆبێکی گەوریان لە کۆنگرێس دەست پێ کردووە لە هەندێک هەواڵ و هەندێک راپۆرت و فشار لەسەر حکومەتی عێراق بڵاوەکەنەوە کە پێویستەکە ئەمریکا تەبەنی سەربەخۆیی هەرێمی کوردستان بکە بەڵام وەکو شتێکی بە پرۆژەیەکی جدی وەکوی کە پلانی بۆ دانرابێ وەکوی کە بەڵفۆری جووەکان بێ کە لە دوای جەنگی جیهانی یەکەم بەدەستیان هێنا شتی وا لە ئارانیە ئیدارەی ئەمریکا بە دوای گۆڕانکاریەوە لە شەرقی ئەوسەتا بە دوای کەمکردنەوەی وجودی خۆیەتی بە دوای کەمکردنەوەی ئاستی تونند و توێژیەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەم ساڵ کاک حەکیم هەرۆکی ئەمریکا لەبەرەم هەڵبژاردنایە گۆڕانکاری قورسیش بەڕێوە بێت ئەبێت دوا بخرێ ینی بە تایبەتیوانی کە دۆستی ئەمریکان هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ دروست ناکات کە ببێتە هۆی شێواندنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر لەبەرەوەی ئەمساڵ پێویستی بە ئیستیقرارە لە شەرقی ئەوسەتا پێویستی بە کەمکردنەوەی گرژیەکانە لە دوای بە تایبەتی کێشەکانی بینی حەماس و ئیسرائیل نەک دروستکردنی کێشێکی تر ئەو جۆرە خەون و راپۆرتە بڵاوکردنەوە لەسەر هەرێمی کوردستان پێم وایە خزمەتی هەرێمی کوردستان ناکە و دروستکردنی هیوایەکی ساختەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشە سەبارەت بە بڵێن کەمکردنەوەی هاوکاری و پەیمانانی شەبوو بۆ هێزەکانی پێشمەرگە پێشتر 20 میلیۆن دلار بوو ئێستا کەم بۆتەوە بۆ 15 میلیۆن دلاری مانگانە هۆکارەکەی پەیوەستە بەچی و ئایا ئەمریکیەکان هیچ بەرەو پێشچوونێکیان بەری کردو لە راپۆرتانی کە بڵاو دەکرێتەوە سەبار بێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە ئەوە بە ئاشکراش لە دانیشتانە شاکە ئێمە هەمانە لە کۆنگرێس نیگەرانیەکی جدی حکوومەتی ئەمریکی هەیە لە بەرپرسانی هەرێمی کوردستان لە وەزارەتی پێشمەرگە و لە نەک سستی کە جاران سستی بوو تا ڕادەیەکی زۆر پەککەوتنی چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە بەشێکی پەیوەندی بە بەشێکی زۆری پەیوەندی بەو نیگەرانانی ئەمریکاوە هەیە لەوەی کە هەنگاوەکان وەکو پێویست نین لە ناو وەزارەتی پێشمەرگە بەشێکی تریشی پەیوەستی بە ئەوەیە حکوومەتی لە ناو کۆنگرێسی ئەمریکا ڕائەکەیە کە وردە هاوکاریەکانی ئەمریکا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان کەم بکرێتەوە پیان وایە مەسەڵەن ئۆکرانیا زەڕوترە تایوان زەڕوترە ناوچەکانی تر زەڕوترن و ڕەنگە لە فەڵەستین و ئیسرائیل ئەوە تەرکیزی زیاتری پێویست بێ بەشێکی پەیوەندی بەو گۆڕانکاریەوەیە کە لە خودی واشنگتۆن ڕوویاوە بەشێکی زۆریشی پەیوەندی بە مەسەلەی گەندەڵی هەیە لە وەزارەتی پێشمەرگە و فەشەلی چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە کە بەڕاستیەکەش کاک حەکیم لە قانونی دنیاە لە دنیا نەبووە هێزی چەکداری وڵاتێک لەلایەن وڵاتێکی تری بیانیەوە پارێ پێ بدرێ ئەوەی کە وایە ئەچێتە چوارچێوەی پێوتە پرۆکسی یادی بەکرێگیراو کە ئەم عیبارەتە ڕەنگە ڕاست نەبێت لەبەرەوەی چوارچێوەی ڕێکەوتنێکە لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام بەڕاستی عیبەیەکی گەورەیە مانگانە وەزارەتی پێشمەرگە پێویستی بە 30 میلیۆن دلاری ئەمریکیەکان بێ ڕاهێنان ئاساییە چەک ئاساییە لە هێزەکانی هەپمانە وەربگیرێتەوە بەڵام نەتوانێ حکوومەتی هەرێم نەتوانێت موچەی چەکدارەکانی خۆی دابین بکە سەرڕای ئەو هەموو داهات بۆ خاڵێکی لاوازیە پێویستی بە
تفسیری زۆر نایە بە معنایەیە کە ئێمە هێزێکمان دروست نەکردووە بنەمایەکی اقتصادی وامان دروست لە هەرێمی کوردستان دروست نەبووە کە بتوان لەسەر پێی خۆی بوەستێ هەتاوەکەوەی هەنگاوی گەورەتر بنێ بەڵکو هێشتا ئێمە لە 91 تێنەپەڕاندووە هەر لە 91 و 92ەوە کە هێزەکانی ئەمریکا لە شێوەی کۆڤرت چالاکی هەواڵگری لە عێراق دەست پێ کردووە پارەیان یاوە بە ژمارەیەک بەرپرسی کورد ژمارەیەک فەوج و لیوای هێزەکانی سەر بە پارتی وێکێتی ئەمە تا ئەوکو ئێستا هەر بەردەوامە وەکو یارمەتیدانیان بۆ پرۆژە و پلانەکانی خۆیان کە ئەمە بۆ خۆی فەشەلی حکومڕانی هەرێمی کوردستان لە عێراق ئەمە تەمە وجودی نییە لە عێراق تەنها هاوکاری چەک و هاوکاری ڕاهێنان و ئەوانە ئەکرێ ئەوی شەکێکی زۆر لە ئەمریکا ئەکرێ بەڵام هەرێمی کوردستان لە 92 تاوەکو ئێستا نەیتوانیوە هێزێک دروستکات کە پێویستی تەنها بە ڕاهێنانی بیانی هەبێ و بتوانێت احتیمال کاتە سەر خۆی بتوانێت بەرگری لە هەرێمی کوردستان کە بەدەر لەو هێزانەی کە دروست کراوە ناوخۆی هەرێمی کوردستان لە وەکو هێزەکانی دژەتیرۆر و ئاسایش کە بۆ ڕاگررتنی ئارامی ناوخۆیە وە زیاتریش بەکارە هەندێن لە سەرکوتکردنی ناڕەزایەتیەکانە. سەبارەت بە هەڵبژاردن پێشتر هۆشداری هەبوو بۆ بەرپرسانی هەرێم لەو وەفدانەی کە ئەمریکا هاتن بۆ هەرێم و سەبارەت بە کەرکووکیش ئایا دوای هەڵبژاردن بازەوەکی کەرکووک جێی باخی هەرێمەتە بۆ نمونە سەرۆکی دەستگای مید لەو ڕۆژان داهاتووە یەکێک لەو پرسانەی کە تاوتوێ کردووە لە پاڵ ڕوبەڕبوونەوەی پەکەکە مەسەلەی پارێزگاری داهاتووی کەرکووکە ئەمریکیەکان ئەو دەستێوەردانە دەکەن بۆ پرسی کەرکووک و ئەوانە یاخود ئێستا دوورکەوتونەتەوە ئەمریکەکان دوورکەوتونەتەوە لە وردەکە لە ناوخۆی عێراقی ئەبێتە پارێزگار حتا گەرسەیکە لە مەسەلەی حەلبوسیە کە لە وبێکی گەورەشی لە واشنگتۆن دەست پێ کردووە دەستوەردانێکی ئەو تویان نەکردووە چونکە دوجار پیان وایە ئەم جۆرە کێشانە پێویستەکان لە ناوخۆی عێراق چارەسەر مەگەر ئەوەی بگاتە ئاستی پێکدادانی چەکداری ئاستی پێکدادانی چەکداری لەو ململانە ناوخۆیانە لەو حکووماتی محلیە وەکو ئەنجومەنی پارێزگاکان حتا حکوومەتی هەرێم کێ سەرۆکی هەرێمە کێ سەرۆکی حکوومەتە نەگاتە ئاسی تونتیژی ئەمریکەکان وردە پاشەکشەیەکەن لەو دەزوەردانانەی کە ناو هەرێمی کوردستان کردویانە و ئەیکەن و تا ڕادێکی زۆریش ئەوەی کە فشارێک لە بەغداوە دروست بێت هەندێک دەسەڵاتی حکوومەتی هەرێم لەلایەن دادگای ئیتیحادیەوە ڕابگیرێت ئەمریکا دیسانەوە تەداخل ناکات چونکە پێی وایە لە ڕووی دەستوریەوە دادگای ئیتیحادیە و دەسەڵاتی هەیە لە بەرەوەی لە هەرێمی کوردستانە پەرلەمان نەماوە و حکوومەت شەرعەتی لەژێر پرسیارایە و هەڵبژاردن چەندین جارە دو ئەخرێ لە هەرێمی کوردستانە بۆیە ئەمە ئەچێتە چوارچێوەی کێشەناوخۆیەکانی عێراقەوە نەک کێشەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەو قۆناغە وردە بەرە و کۆتایی هێنانە ڕاپێویستەکە خۆمان بۆ قۆناغا ئەمە دەکەین کە بەڕێکەوتن و بە ئاشتی و بە هێزکردنی پێگەی کورد لە عێراقا چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان بکەین و نەگە احتیمالکردن لەسەر واشنگتۆن چکە واشنگتۆن خۆی لە پاشەکشەیەکی سیاسی و ئەمنیایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە کەمکردنەوەی هەژمونی خۆیەتی لەو ناوچەیە ئاراستەی بەرە و سین و بەرە و ئۆکرانیا و ئەوروپایە زیاتر بەزۆکو پارێزگاری کەرکووک سەرنج چیە پێرە چێ پارتەویکێتی ڕێک بکەونە سەر پارێزگاری کەرکووک و باخی ئێرانیەکان و تورکیاش بۆ کەرکووک ئێرانەکان و تورکیا لە ڕەنگە لە حکوومەتی عێراقی زیاتر پەیوەست بن بەم بابەتەوە قەلاق بن پێوە هەم بە پێگەی سیاسی کەرکووک و هەستیارەیە کە لە بینی پێکاتەکانە هەیەتی بەڵام بە تایبەتی لایەنی تورکی و بەرهێنانێکی زۆرەکات لایەنی تورکی ئامانجێتی لە کەرکووکە ڕێگە لە دانانی پارێزگارێکی کورد بگرێت لانی کەم پارێزگارێکی کورد کە لە ژێر کۆنتترۆلی ئەوان نەبێت بۆ نمونە لە ئێستا کێشەی لەگەڵ یەکێتیە هەیە پارێزگارەکە لە یەکێتی نەبێت ئەوە استراتیژی لایەنی تورکیە چ بە پاکخستنی ئەنجومەنی پارێزگاکان و تقریبا استراتیژی پارتی دیموکراتی کوردستانیش لەمەوە نزیکە مەگەر ئەوەی گۆڕانکاریەک دروست بێت لە ئێستا وایە پارتی دیموکراتی کوردستان هێشتنەوەی ڕاکانجبوری بەلاوە باشتر لەوەی کە پارێزگار تەسلیمی یەکێتی بکە ئەمە واضحە یعنی ئەمە تۆمەتبارکردن نییە ئەمە ئەو واقعەیە کە ئێستا هەیە و ئەوەیە کە لە ئەنجومەنی پێشوشە هەبوو بۆیە چاوەڕوانێکی زۆر هەیە چاوەڕوان ئەکرێت یەک لەو سیناریوانە ئەوە بێت کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پاک بخرێ و ڕاکان بەم شێوازی ئێستا بمێنێتەوە تا ماوەیەکی درێژخایەن بەڵام لایەنی ئێرانی ئامانجێکی تری هەیە لەوەی کە پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دابنرێ بەڕێکەوتن لە بینی کورد و عەرەبە بە تایبەتی تورکمانەکانیش بە تایبەتی باڵێکی تورکمانەوە ئێستا دوو کەسیان دەرچۆ بەڵام یەکێکیان زیاتر نزیکە لە حکوومەتی عێراق و لایەنە ئێرانەکانەوە بۆیە چاوەڕوانەکە ئەوان بە هێزی خۆیان بەکاربێنن بۆ دانانی پارێزگارێکی نوێ بەڵام بۆ خۆی قورسە بەبێ عەرەب و تا ڕادێکیش بەبێ تورکمان
دانانی پارێزگار ئەکرێ بەبێ پارتی دابنرێ بەڵام بەبێ لانی کەم ئەوەی کە زۆرینەی ئەستەیەکێتیە و بێ لانی عەرەبی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دانانرێ بۆیە دوو استراتیژی جیاوازیان هەیە استراتیژی تورکیا ڕێگەگرتنە لە دانانی پارێزگارێکی کورد بە تایبەتی کە پارێزگارەکە سەر بە پارتی نەبێ لەژێر کۆنتڕۆلی پارتیان نەبێت کە لە تورکیاوە نزیکە ویان پەکخستنی ئەو ئەنجومەنە و ڕێگەنەدان بە دەستکاریکردنی هەیکەلی ئێستەی حکوومەتی محەلی کەرکووک کە تا ڕادەیەکی زۆر سوونەکانیشەوە نزیکیان هەیە لەگەڵ تورکیا. بینە سەر پرسی کشانەوەی ئەمریکا باسی لێوە دەکرێەوە هەتا باسی پێکەنان لیژنەی سەربازێکی لە بینی عێراق و ئەمریکا و هێزانی کە باسی 2500 سەرباز دەبێت قۆناغ بە قۆناغ ئایا ئامادەیە بیان کشێنەوە یاخو لە سووریاش باسی کشانەوە دەکرێت لە ڕۆژاوای کوردستان؟ کاک حەکیم لە ساڵی هەڵبژاردنە ئەم کشانەوە خێرانە بە پەلانە ڕوونایە هەستیارە ڕەنگە بۆ هەڵبژاردننیدا دوای هەڵبژاردنەکان چ ئەوەی ئەگەر جۆ بایدن بیباتەوە یان ترامپ بێ یا هەر کەسێکی تر بێ گۆڕانکاریەک ڕووەدا لەو ناوچەیە لە استراتیژی ئەمریکا بەتایبەتی سووریایەکێکە لەوانەیە کە ئاسانترینە بۆ ئەمریکا التیزاماتێکی ئەو تۆی نییە بە پرسیار نیە لە داگیرکردنی سووریا وەزعی سووریا لە ناوخواتێک چووە و بە پێچوانی عێراقەوە یەکێکە لەو ئەگەرانەی کە پاڵ تا ئێستا زەختێک لە لایەنە کوردیەکانەکە لە ڕۆژئاوا بەتایبەتی پەیەدا کە ڕێکەوتن لەگەڵ دیمەشق وردە و نزیک بێتەوە لە ڕێکەوتن تاوەکوی لە داگیرکاری تورکیا بە دوور بن ئەمە ئەوکو ئیستقرارەتێک دروستکەن لەو ناوچەیە ئەمە یەکێکە لە ئەگەرە نزیکەکان یانی نزیکیان بەڵام ئەمە لە ساڵی هەڵبژاردنە ئەگەرێکی قورسە زۆر زەحمەتە لە ساڵی هەڵبژاردنان ڕووبە کە ئەم ساڵە ساڵی هەڵبژاردن لە عێراقا ئەمریکا لە بەردەم دوو ڕای هەیە لە کۆنگرس و لە ناو داونەزگاکانی بڕیاری ئەمریکایە ئێوەیە کە دەستبەرداری عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی عێراق ببن لێگەڕن بە پرسیارەکە تەسلیمی عێراقیەکان خۆیان بکەن و هێزەکانیان بکشێنەوە و هیچ هاوکارێکی عێراق نەکەن و هەتا هەر سزا بەسەر عێراق بسەپێنن وەکوەوەی کە لە دوای داگیرکردنی کۆیتەوە ڕوویدا دیناری عێراقی ئەو کاتە هیچ بەهایەکی ئەو تۆی نامێنێ و خەزیێنەی پارەی خەزمکاری عێراق لە دادگای فێدرالیە لە ئەمریکا لە نیویۆرک فریز بکرێ و ڕابگیرێ دەستی بەسەرابگیریان ئاسانکاری ناکرێت بۆ گواستنەوەی دۆلار و ئەو سزایانەی کە ئەمریکا بەسەر لە عێراق بۆ لێخۆشبوون بۆ عێراق دەرەکا کە بە مامەڵەکردن لەگەڵ ئێرانە دیسان ئەو سزانە بسەپێردرێتەوە ڕێگە بگرێت لە مامەڵەکردن کە عێراق بەرگەی ناگرێت عێراق هەرەسێنێ لە ئەگەرێکی ئاوا لە ڕووی اقتصادی و ئەمنی و سیاسی و عێراق بەرگێ هەرەسە ناگرێت بەڵام ڕێک هەیە کە یعنی ڕادیکال هەڕەش هەتا ئەمە بۆکو هەڕەشە بەکاریان هێناوە چەند جارێکەوە تا ئاخیریان کە سەفیری ئەمریکی نامێکی گەیاندوێتە حکوومەتی عێراقی لە ڕێگەی فواد حسێنەوە شێوەیەک لەم نامەیەتی هەبووە کە ئێوە گەرەتانەوە ئێمە بچینە دەرەوە بە زۆر بمانکەن دەرەوە لە عێراقا بەبێ ئەوەی کە دۆخە ئیستقراری سیاسی و ئەمنی تەواو هەبێ بەبێ ئەوەی هێژە میلیشیاکان لە عێراقا بێدەنگ بکرێن ئەمە ئەنجامەکەیەتی ئەگە تەحمولیەکەن ئێمە بەیانەچینە دەرەوە دووهەم سیناریۆ ئەوەیە کە تقریبا وردە چالاکیەکانیان کەم بکەنەوە و حەجمی هێزەکانیان لە هەندێک شوێنی هەستیارە کەم بکەنەوە لە بریەوە ئەو هێزانەی کە لە عێراق ئەمریکا بە هاوبەشی خۆیان ئەنزانەوەکو دژە تیرۆر پۆلیسی فیدراڵی ئەمانە بەشێک لە فرقەکانی سوپای عێراقی ئەمانە جێگەیان بگرنەوە لە ناوچەکان سنوورەکانی نێوان سووریا و عێراقا بەڵام باز لە عێراقیش لە بەرامبەرە ڕێگە لە هێرشی گروپە میلیشیاکان بگرێت بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراقا ئەم سیناریۆیان ئەمەیە کە ئێستا ئیداری ئێستای ئەمریکا بەرگری لێکات ئەو گفتوگوانی کە هەیە لە واشنگتۆنە زیاتر بۆ ساردکردنەوەی ئەو گرژیانەیە کە لە بینی ئەمریکا و هێزە میلیشیاکانە هەیە و پێدانی دەرفەتێکی ترە بە حکوومەتی عێراقی تا بتوانێت مفاوەزات لەگەڵ هێزە چەکدارەکان بکە بەڵام پلانێکی کشانەوەی جدی لە عێراقی ئەمریکا لە عێراقا تا ئێستا بوونی نییە بە پێچوانەوە دەستگرتنە بەم دۆخەی ئێستەوە و هێشتەوەی هێزەکانی ئەمریکایە لە ئێستا باشە بەس پەیوەست بە سووریاوەتە جیاوازە ینی پێشبینی کراوە تامانگی 11 کاڵبژاردننی سەرۆکایەتە لەوێ بڕیارێک بدەن یاخود قسە لەسەرەوەشە کە ڕۆژانە بەردومانی تورکیایە بۆ سەر ناوەندەکانی ڕۆژاوای کوردستان مەسەلەی سوتەمەنی بە ئامانج دەگرێت ناوەندە ئابوووریەکانی ئەمریکا ڕێگرێکی ئەو تۆ نییە؟ بۆ سووریا بەرامبەر بە تورکیا و ئەو هەنگاوانەی تورکیا کە هەندێک ناوچەی مەدەنی و سەربازی با بڵێن ڕۆژاوای کوردستان ئەکا بە ئامانج ئەمریکەکان تەنها جگە لە ئیدانەکردن و هەندێک جار تەحزیردان شتێکی تری ئەو تۆ ناکەن لەوە زیاتر وە نانوێ ئاڵۆزی لەگەڵ تورکیا دروستکەن ئەوە واقعەوە ڕاستیە
بەڵام ئەو کشانەوەی کە باسەکرێت لە سووریا لە گفتوگوایە ڕەنگە ئەگەرێک هەیە چاوەڕوانیەکی زۆر هەیە کە لە دوای هەڵبژاردنەکان تەواوبوونی هەڵبژاردنەکان هەر کەسێ بێتە سەرۆک یەکێک لە پلانەکان ئەمەیە جێبەجێ بکرێت. خۆتانزان ترامپ کاتی خۆی کشاندیەوە لە ماوەیەکی خێرا دواتر گەڕاندنیانەوە هێزەکانیان گەڕاندەوە کەمە کەم وێنەیە لە مێژووی ئەمریکایە سەرۆکی ئەمریکا بڕیاری کشانەوە بدا و لە ماوەی 48 ساعتا دیسان و هێزەکە جارێکی بگەڕێتەوە شوێنەکەی خۆی. ئەمە تا ڕادێکی زۆر کەمیێنەیە بەڵام ئەگەرێکەیە ئیداری بایدنی گەشتە و ئاستە ئەو قەناعەتە کە ڕێگە بۆ کورت بکەنەوە بۆ هەسەدە بکەنەوە کە لەگەڵ دیمشقا بگەنە شێوەیەک لە ڕێکەوتن ئیستیقرارێک لەو ناوچەیە دروستکەن هەم لە هەڕەشەکانی تورکیا بە دوور بن و هەم خۆشیان بتوانن احتیمالکەن سەر خۆیان پێویستیان بەو 1000 نزیکەی 900 بۆ 1000 چەکداری ئەمریکا نەبێت لە ناوچەکە چونکە پێی وایە کۆتایی هاتووە بە شەڕی داعش بەڵام قەلەقیەکی تر کەماوە بۆیە ڕێکەوتن لەگەڵ سووریا پێ باشە. ئەویش تەسلیمکردنی کامپی ئەلهۆڵ و ئەو گیراوانی داعشە بە حکوومەتی سووریا کۆنتڕۆلکردنی بە حکوومەتی سووریا چونکەم زەحمەتە بە هەسەدە بە ئاسانی کۆنتڕۆل بکرێت بەتابەتی کە تورکیا فشاریان لێەکە. ئەمەش پێ ناچێت پێش هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەم بابەتە وەکو بابەتێکی جدی بچێتە پێشەوە هەنگاوێکی جدی بچێتە پێشەوە چونکە ئەوە سەپرایزە وانە بنە سەپرایز و گۆڕانکاری خێرا ڕۆدا لە سووریایە ئەبێتە هۆی گۆڕانی معادلات لە بینی هێزە چەکدارەکانی لە بینی سووریا و هێزەکانی نزیک ئێران و هێزەکانی نزیک لە تورکیا ئاڵۆزێکی زیاتر چاوەڕوانەکە لەو مەتەقە ڕوودا پێش هەڵبژاردن مەگەرەوەی احتیمالێکی قورس کە پێکدادانی بینی ئێران و ئەمریکا زۆر قورستر بێت بۆ سەلامەتی هێزەکانی خۆی لەو ناوچەیە بیان کشێنێتەوە یان بیان گەڕێنێتەوە بۆ عێراقیان بۆ وڵاتانی کەنداو. باشە دەخولەکێکمان ماوە چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بەو هێرشەی کە کرایە سەر هەولێر هێرشی موشەکی ئێران هۆکاری چی بوو کە ئەمریکیەکان جگە لە ئیدانە هیچتریان نەبوو وەکو وەڵامێک؟ ئەمریکیەکان ئەزان لە مامەڵەی حکوومەتی هەرێمی کوردستان و تا ڕادەیەک ئینگلیزی وتێ ڕێکلەس واتە سەر شێتانە لە مامەڵەکردن لەگەڵ ئێران و وڵاتانی دراوسێ و لە تەداخل کارکردنیان لەگەڵ هەواڵگری ناوچەکە لە هەڵاوگری هەرێمایەتی بۆیە وەکو بەشێک لە شەڕی هەواڵگری و سیاسی بینی ئێران و ئیسرائیل و تورکیا و ئەوانە ئیبینن و ئەمریکا خۆی بەشێک لەو کێشەیە نابینێت لە ئەوەی کە لە هەولێر هێرشکرایە سەر ئەو ماڵی پێشڕەو دزەیی کە تەمەتی ئێرانەکانەوەیە کە ئەمە بنکەی موساد بووە بەڵام بێدەنگی لایانی ئەمریکی بەو معنایە عادەتی زۆربەی کات خۆی لە کێشەی بینی هەواڵگری بینی ئێران و وڵاتانی تر لە ناوچەکە بە دوو دەگرێت کە بەرژەوەندەکانی ئەمریکا نەکا بە ئامانج کە ئەمەش تقریبەن هاوشێوە بوو بەو شێوازە بوو کە ئەمریکیەکان هەستیان کرد و هەڕەشەیە بوو ئەوان نییە و ئەوانی نەکرد بە ئامانج بۆیە ئەو نایەت بەڕاستی بەرگری لە هەرێمی کوردستانیش بکات لە بەرامبەر ئێرانە لە حاڵەتێکی ئاوایە و ئەو بەڵگەش بوو بەڵکو ئەو لەوێ بۆ پلانێکی تر استراتیژی تر کە ڕوبەڕووبوونەوەی داعشە و ڕاگررتنی ئیستیقرارەتە لە عێراق. لە کوردستان خوێندنەوەی هەیە هەولێر بۆیە بردومانکراوە لەبەرەوەی کە ینی هاوسەنگی نەپاراستووە لە بینی ئێران و ئەمریکا ئەو پرسە نییە پەیوەندی بە وڵاتانی ترەوەیە پەیوەندی بە هەواڵگری هەرێمایەتیەوە هەیە پەیوەندی بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە نیە ویلایەتە یەکگرتووە ئێرانەکان باشە زانن کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە فەرمی لە عێراقا و فەرمی لە هەرێمی کوردستانە گەورەترین سەفارەتی لە عێراق گەورەترین قونسڵی لە هەرێمە ئەمە واقعەکە قبوڵیانە ئەمریکا ئێرانەکان کێشەیان هەیە لەگەڵ وجودی سەربازی ئەمریکایە لە عێراقا لە ڕێگەی میلیشیاکانی نزیک لە خۆی و لە عێراقا ئایان کاتە ئامانج نەک خۆی ڕاستەخۆ ببێتە ناو ململانی لەگەڵ لایانی ئەمریکایە پەیوەندی ئەمریکا و هەرێمی کوردستان و پەیوەندی ئەمریکا و عێراق ئەوە لە دوورمەودایە ئێران و کۆڕەشەی بینێ بەڵام ئەوەی کە سارۆخی بالستی زیاتر لە 10 سارۆخی بالستی بنێ بە هەولێرەوە پەیوەندی بە ئەمریکاوە نیە. باشە سوپاس دەکەم سەبارەت بە بڵێن وەکو دۆخی ناوخۆی هەرێم سەبارەت بە دەسەڵاتدارانیش باسی سکاڵایەک دەکرێت کە ئێستا لە ئەمریکا لەسەر دەسەڵاتدارانی هەرێم تۆمار کرابێت ئەمە وردەکارەکەی چۆن هیچ کاریگەریەکیشی دەبێت؟ بەڵێ کاک حەکیم ئێوە ئەگەدارن لە ساڵی 2000 تەمان بۆ یەکەم جار لە ساڵی 2022 داوایەکی یاسایی لەسەر مەسرور بەرزانی تۆمارکرا کە لەلایەن شنیار خانەوە بوو هاوسەری بن کە لە دوای ئەوەی بەیاننامەیەکی دەرکرد کۆمەڵە تۆمەتی بێبنەمای دروست کردبوو بۆ ئەو پرۆسی دادگایکردنەکەواتە بۆ یەکەم جار یەکەم هەنگاوی دادگایی
کە بەرامبەر بنەماڵی بارزانانی و بەرپرسانی حکوومەتی هەرێم گیراتە بەر ئەو هەنگاوە بوو کە هەنگاوێکی ئازایانە بوو لە دوای ئەوە هەوڵی تر زۆر دەستی پێکردووە هەندێک کەیس هەیە کە نزیکی 10 ساڵە لە ئەمریکا ئیشی لەسەر دەکرێت کە هەندێک بەرپرس و هەندێک کەسایەتی بنەماڵی بارزانانی تێوە گلاون یان تۆمەتبار ئەکرێن لەوەی کە تێوە گلابێتن لە هەندێک تاوان لەوانە تاوانی کوشتن گرتن بەڵام ئەمانە نەتوانراوە برێتە دادگا تاوەکو ئەم کەیسەی ئێستا ئەمە کە ڕێکخراون کۆمەڵە بەرپرسی پێشووی ئەمریکین و لەگەڵ هەندێک چالاکوانی کووردا و لەگەڵ هەندێک خێزانی کورد کە سوکاریان بۆتە قوربانی دەستی سیاستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بە دیاریکراویش باڵێکی ناو پارتی دیموکراتی کوردستان کە تۆمەتبار کراون بە کوشتن ڕفاندن هەندێک هاوڵاتی ئەمریکی و هەندێکی هاوڵاتی کورد کە کەسوکاریان ئەم داوایان کردوتەوە کەیسەکە گەورەیە کەیسێکی فراوانە بەڵام هێشتا پرۆسی دادگایکردنەکە دەستی پێ نەکردووە لە دادگایکردنا حەجم و قورسایی کەیسەکە دەرەکەوە دیارە ئەو کەیسەی شنیاریش قۆناغی دووەمی ماوە لە قۆناغی یەکەمە دادوەر بە بیانووی ئەوەی کە مەسعود بەرزانی لە ئەمریکا ناژی پێوا بوو ئەوە ناتوانرێت لێوێ دادگای بکرێت ئێستا قۆناغی تری ماوە کە لە ئایندا قۆناغی دووەمیشی دەست پێکا بەڵام لەبەر ڕێکارەکانی دادگا و لەسەر ڕاستپاردەی پارێزەکانی وردەکارەکە نامێ باسکەم بەڵام ئەم کەیسە ئەو کەیسەی تری شنیار و کەیسەکانی تریش هەمویان فشاری گەورە دروستەکەن لەسەر بەرژەوەندیە داراییەکانی بنەماڵی بارزانی و هەندێکیان تاوانن ئەگەر بەسەریان ناچەپێ سزای قورسی بەدواوەیە و ئەمە بابەتێکە بەشێک نیە لە سیاسەتی حکوومەتی ئەمریکا تاوەکو ئێستا ئەمە بەشێکە لە دادگاکانی ئەمریکا دادگای سەر بەخۆرد ئەم جۆرە کەیسانەیەکەنەوە کە بەڵگەی پێویست تەقدیم بکرێت چاوەڕوانەکە لە چەند داهاتووە هەندێک لە دانیشتەکانی دادگا ڕوونکردنەوەی زیاتر بدرێ کاتێک بچێتە ناو دادگا و دادگەوەر قبوڵی بکات کەیسەکە ئەو کاتە کۆمەڵی بەڵگەی زۆر ئاشکراکرێت ناچارەکرێن کە ئاشکرا بکرێت کە مڵک و ماڵیان بە تەواوەتی تەمان لە دادگای پێشووە خۆتانزان دادگای یەکەم ئەوەی شنیار و مەسعود بارزانی کۆمەڵێک مڵکیان ئاشکراکرا کۆمەڵێک بەڵگەنامەی تر خرایە ڕوو بۆ دادگا کەوە گرنگ بوو ئەمانە هەوڵی مەدەنین هەوڵی چالاکوانی مەدەنین هەوڵی کەسانی مەدەنین هەوڵی گرنگن بەڵام ئەبێت پشوو درێژیەوێ کاتیەوێ بە ساڵێک و 2 ساڵ زەریوهەیە کۆتایی پێ نایەت ئەکرێت لە چەند ساڵی ئایندا وردە فشارەکان زیاتر بکرێت لە هەرێمی کوردستانیشەوە ئەم کەسانە دوجار بەرپرسیار بکرێن لە بەرامبەر هەر تاوانێک کە بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردویانە بەس بە کورتی بێ سوپاس دەکەم ئەو لە تایبەتمەندی دادگاکانی ئەمریکا ئێستا بۆ نەوسکاڵی تۆمارکراوە لەسەر سەرۆکی پارتی و کوڕەکانی و چەند کەسایەتی چەندە سەڵاتدار و بەرپرس لە هەرێم ئەوە لە تایبەتمەندی ئەوانە ینی ئەم دۆسیانە بجوڵێنن ئەم کەیسانە هاوشێوەی هەیە کەیسەیە شکاتکراوە لە بەرپرسانی سەرکردەکانی وڵاتانی ئەمریکای لاتین بە هەمان شێوەکو ئەم کەیسانەی ئەوەی لەسەر پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسانی بنەماڵی بارزانی کراوە و لە وڵاتانی ئەفریقا لە دادگای واشنتۆنا سزاش دراون سزای بەشێک بەرپرسانی وڵاتانی ئەفریقا و ئەمریکای لاتین ئەم ئەزمونە هەیە ئەکرێت هەندێک کێشەکەوەیە کاک حەکیم هەندێک لەو کێشانە پەیوەندی نییە بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە بەتەنیا بەڵکو لە ناو ئەمریکاشە کۆمەڵی خەڵکەیە ئیشی پارەسپیکردنەوەیە کۆمەڵێکی تر هەیە تۆمەتبارکراوە بە ئەنجامدانی ساختەکاری بۆیان وەرگرتنی ئیقامە و ڕەگەزنامە هەندێکی تر بە پارەشتنەوە هێنانی پارە لە کوردستان و بە ناوی ترەوە بە ناوی ڕێکخراوی خێرخوازی ئەوانەوە لێرە مڵک و ماڵی پێکراوە یعنی تاوانی جۆر بە جۆری تیا لەگەڵ ئەوەی ئەو تاوانانەی تریش هەر کەسێک لە ئەمریکا بزنسی هەبێ یان ئیقامەی هەبێ یان ڕەگەزنامەی هەبێ یان بەرژەوەندی هەبێ لێرە کۆمەڵە مڵک و ماڵی هەبێ ئەگەر تاوانێک بکات لە دەرەوەی ئەمریکاش بیکات ئەتوانرێت لە ناو ئەمریکایە سزا بدرێ لە ناو ئەمریکایە دادگایی بکرێ لەسەر ئەو تاوانانەی کە تەنان لە دەرەوەی ئەمریکاش کردوێتی لەبەرەوەی لێرە بەرژەوەندەکانی لێرێ ئەم ئەزمونانە هەیە بەڵام ئەمە کاتی ئەوێ سەبری ئەوێ بەڵام هەنگاوی گرنگ ئەوەیە کە ئەوان مەعسووم نین و بە دوور نین لەوەی کە ڕوبەڕووی سزا ببنەوە تەنها ئەگەر هەوڵی جدی هەبێ و بەڵگەن گرنگ کۆ بکرێتەوە ئەتوانرێت گرفتی گەورە بۆ بەرپرسانی بیانی دروست بکرێت چ لە ئەمریکا و چ لە ئەوروپا بەتایبەتی دادگاکانی ئەمریکا کە سزاکانیان تەنها لە ناو حدودی ئەمریکا ناوەستێتەوە بەڵکو لە دەرەوەی ئەمریکاش ئەو وڵاتانەی ڕێکوتنیان لەگەڵ ئەمریکا هەیە ناچارن کە بڕیارەکانی دادگاکانی ئەمریکا جێبەجێ بکەن. زۆر بە کورتی کاتم نەماوە سەبارەت بە وەڵامی ئەمریکا کە 3 سەربازی کوژران لە بنگەی تەنەف
دەچێتە شەڕی ڕاستەوخۆ لەگەڵ ئێرانەوە چکە باس سینناریۆ جیاواز دەکرا بێ بۆ وەڵامدانەوەی کوژرانی و سێ سەرباز ئەمریکی و برینداربوونی چلی دیکە زەحمەتە بچێتە شەڕی گەورە لەگەڵ ئێرانە بەڵام بەرپرسی کۆمەڵە بەرپرسی باڵا ڕەنگە لە ئێستا تا سەرمانگی داهاتوو ئاکاتە ئامانج کۆمەڵە بەرپرسی باڵای ئێرانی و ئەو هێزە میلیشیانەی کە تۆمەتبارکراون بە هێرشکردن هێرشەکەی سەر ئوردن هێزەکانی ئەمریکا لە ئوردن ڕوبەڕووی سزا بنەوە بەڵام دیار نییە بەڵام ناگەێنێتە ئاستێک کە ئاڵۆزیەکان زیاتر بێ لە عێراقا لەگەڵ یا لە بینی ئێران و ئەمریکایە بە ئەگەرێکی دوور ئەیبینن کە هیچ ئامانجێکی ناو ئێران بگرات بە ئامانج یعنی بگرێتە ئامانج بەڵام بەرپرسانی باڵای سەربازی بە تایبەتی سوپای قودس چاوەڕوانەکرێت ئەمریکا لە دەرفەتێکە تۆڵی خۆی بکاتەوە بەڵام دەرفەتەکە ڕەنگە نییە لە چەند هەفتەی داهاتوە بە هەندێک شوێن ئەکرێتە بە ئامانج و ناچێتە شەڕ لەگەڵ ئێرانەوە ئێستا نەکاتی شەڕە و نە ئامادەیی هەیە بۆ شەڕکردن لەگەڵ ئێرانە کاک حەکیم لە ڕووی سەربازیەوە هێزەکانی ئەمریکا پێویستیان بە زیاتر لە 100 بۆ 150,000 سەرباز هەیە لە ناوچەکە وجودی هەبێ پێویستیان بە جوڵەی چەک و ئەسلحەیەکی زۆر و زەوەند هەیە بۆ ئەو ناوچەیە بۆیە بە دووری ئەگرم کە دەستوەشانەکە لە ئێران بێ بەڵکو لە هەندێک بەرژەوەندی ئێران لە ناوچەکە و هەندێک کەسایەتی ئێرانی لە عێراق و لە سووریا کاتە ئامانچەر ئێران ئەمڕۆژ کۆمەڵی خەڵکی بەرپرسی باڵای سوپای پازدارانی لە سووریا کشاندوێتەوە کە ڕەنگە ئامادەکاریەک بێ بۆ خۆ بە دوورگرتن لەو هەڕەشانەی ئەمریکا. بەڵێ سوپاس دەکەین کاک سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری پێشوو عێراق و توێژەر لە ئەنجومەنی ئەتڵەسی ئەمریکی لە واشنگتۆن سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان